سەردانیکردنی شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانە سەردانی بەغدایان کردووە بە هەموو پێکهێنەرە سەرەکیەکانی بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا ئەمڕۆ لە بەغدا ئامادە بن و زنجیرە کۆبوونەوەیان دەبێت و کۆبوونەوەکان چڕوپڕ دەبن چ لەگەڵ لایەنە سیاسەکان کۆبوونەوە دەکەن و هەروەها چ لەگەڵ سەرکردەواڵەکانی حکوومەتی عێراق. بۆیە دەمانەوێت زیاتر گفتوگۆ لەمبارەوە بکەین لەگەڵ محەممەد زەنگەنە چاودێری سیاسی لەگەڵیان گفتوگۆ دەکەین لەم بارەوە. بەخێر هاتن بەڕێز محەممەد. پێش هەموو شتێک ئەم جارە شاندی حکوومەتی هەرێم بە پێکاتە سەرەکیەکانیەوە سەردانی بەغدای کردووە. پێتان وایە ئەمە دوا پەیامی حکوومەتی هەرێمی کوردستان و بەگشتی هەرێمی کوردستانە بۆ بەغدا؟ بەڵێ بەیانتان باش خاتون، زۆر سپاس. بێگومان دوای پەیامەکەی دوێنێ جەنابی سەرۆکی حکوومەت کە فەرمووی ئێمە ڕاستە ئارام دەگرین، بەڵام ئارامگرتنەکەمان واتای ئەوە نییە کە ئێمە لاوازین. کارتی فشار زۆرە لە بەرامبەر هەرێمی کوردستان، بەڵام هەمیشە هەرێمی کوردستان بە ڕەوشتێکی بەرزەوە مامەڵەی لەگەڵ بەغدا کردووە. ئەگەر نا یعنی زۆر ئاساییە هەرێمی کوردستان هەر یەک لەو کارتانێک کە بەکاری بینی کارتی فشارە بەسەر بەغدا ڕەنگە تەنگژەی زۆر لە عێراق ڕوو بدە، ڕەنگە ئەو سەرتا ئەو سەری عێراق ببێ بە وڵاتێکی زۆر خەمناک و وڵاتێکی زۆر پڕ لە قەیران، بەڵام هەرێمی کوردستان قەتوا ناکە. خۆ لە چلەکان و لە سیەکانی سەدەی ڕابردووە تا ئێستا ئێمە هەروە ڕێککەوتن لەگەڵ لایەنی عێراقی ئیمزا دەکەین، هیچ یەکشی جێبەجێ ناکرێت. بەڵێ ڕەنگە ئاوا بخوێندرێتەوە کە دوایین پەیامە، بەڵام گرنگەکە لەوەدایە ئایا ئەو پەیامانە یاخود ئەو ڕێککەوتنانە کە ئیمزا دەکرێت لە نێوە هەردوولا جێبەجێ دەکرێت. دوایین ڕێککەوتنی چوار بوو کە لەسەر مەسەلەی نەوت و ئەوشتانە بوو ئیمزاکرا، بەڵام لە ڕێگای محکەمەی ئیتیحادیە و لە ڕێگای دادگای فیدرالیەوە ئەو هەمووشتە زەربی سفر کرا. لەلایەکی دیکەوە ڕێککەوتنی بودجە هەر دوای 24 کاتژمێر لەو ڕێککەوتنانەی کە دەکرا ئەوان لایەنی شیعە بڵێن لایەنی زۆرینە خۆیان سڵبوونەوەی خۆیان لەو ڕێککەوتنانە ڕادەگەیاند کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا ئیمزا دەکرا، بەڵام ئەو جارەیان پێدەچی بەهۆی هەبوونی فشاری ئەمریکاوە، بەهۆی هەبوونی فشاری لایەنی عەرەبی و لایەنی نێودەوڵەتیەوە. بۆ نمونە دوێنێ پەرلەمانی ئەوروپیش هاتە سەرخەت، لە لای خۆیەوە فەڕەنسا، نەمسا لە لای خۆیەوە، ئەڵمانیا، یعنی ئەو دەوڵەتانی ئەوروپا ئەوانیش هاتوونەتە سەرخەت، چونکە بەڕاستی ئەمڕۆ نەوت بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەماوە، هیچ واریداتی دیکە نییە لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان تا مەسەلەی موچەی پێپڕ بکاتەوە. بۆیە بەڵێ دەتوانین بڵێن ئەم جارە دوایین پەیامە، بەڵام گرنگەکە لە جێبەجێکردندا. باشە، کارنامەکەی حکوومەتی عێراق لە پەرلەمان جێبەجێ کرا، بەڵام لە نێوانیاندا هەرێمی کوردستان پەراوێز خرا، یاخود وەکو باستان کرد هەر ڕێککەوتنێک کرابوو لەگەڵ هەرێمی کوردستانە هیچی جێبەجێ نەکرا. بۆچی دەیانەوێت ئاستەنگی ئابووری بخەنە بەردەمی هەرێمی کوردستان لە کاتێککە هەرێمی کوردستان پابند بووە بە هەموو ڕێککەوتنەکان و هەموو ئەرکی سەرشان و ئەستۆی خۆی جێبەجێ کردووە بەجێگەیاندووە؟ ئەمە دوو لایەنی هەیە، لایەنێکی کۆمەڵایەتی و دەرونیە، لایەنێکی سیاسیە. لایەنە کۆمەڵایەتی و دەرونیەکەی بەڕاستی هەر گەلانی ڕۆژهەڵات بەگشتی بە تایبەتی عێراق یەک سروشتێکی زۆر سەیریان هەیە. ئەوان نایانەوێت پێش بکەون، ئامادە نین پێش بکەون، ئەوان دەیانەوێت پێشکەوتنەکە بە حازری بێتە بەرامبەریان و لەسەر هێڵەکەی دابڕۆن جا بە هەر شێوەیەک بێ. لایەنە سیاسیەکەشی ئەو فشارە نێودەوڵەتیانەیە کە لەسەر کورد دەکرێت، ئەوان نایانەوێت پێشکەوتنی کوردستان ببینن. پێشکەوتنی کوردستان، باشووری کوردستان بڵێ کوردستانی عێراق ڕەنگە ببێتە هۆکاری لاساییکردنەوە لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوا و لە باکوور، ئەوەیان بەڕاستی شتێکی زۆر ترسناکە بۆیان. لایەنە کۆمەڵایەتیەکەیەوە تا لە 2005ەوە تا ئێستا بە 105 بودجەی عێراق ئەو هەموو پێشکەوتنە لە کوردستان هاتەدی. خۆکەم و کوڕی هەیە، بەڵێ دانیشی پێدادەنێ بۆ نمونە ئەو هەموو ژمارەیە، ئەو هەموو ڕێژەی موچەخۆرە ئەوە لە هیچ وڵاتێکی دنیادانە. ئەو گەندەڵەیە کە لە کوردستان هەیە خۆی ماعتیرافی پێ دەکەین، بەڵێ یاسای چاکسازیمان بۆ هەیە ئەگە گەندەڵیمان نەبێ. خۆەوە دانانە بەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستاندا هەیە، بەڵام سەرڕای ئەوەش ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەیە لە شارەکانی دیکەی عێراقدا نییە. ئەوان نایانەوێت هەرێمی کوردستان پێش بکەوێت. پێشکەوتنی هەرێمی کوردستان و پاشکەوتنی شارەکانی عێراق بە هەبوونی 95% بودجە و ئەو هەموو پارەیە کە هەیە ئەوە دەبێتە خاڵێکی ڕەش لە نیوچەوانی حکومڕانانی عێراق. دەباشە تا ئێستا لە 2005ەوە تا 2014 نزیکەی 800 میلیارد دلار چارەنووسی دیار نییە. باشە هەر ڕۆژی لە کۆمپانیەکانی نەوتی بەسڕە هەر ڕۆژێک کە دەڕوا 30 میلیۆن دلار زەرەر هەیە، 30 میلیۆن دلار گەندەڵی هەیە. هەر سانیەک، هەر خولەک یا ببوورە هەر چرکەک لەو غازەی کە لە بابە گوڕگوڕەوە دەڕوا
نزیکەی $10,000 زەرری هەیە بۆ دەوڵەتی عێراق. ئەوان نایانەوێ باسی بکەن بەڕاستی، نایانەوێ ئەو هەموو بەرهێنانە بکەن، نایانەوێ ئەو هەموو پرۆژانە هەبێ. ئەوان لە لای ئەوان تەنها چوارچێوەیەکی تەسکە قەتیزبووی چوارچێوەیەکی تەسکی لایەنێکی سیاسی عێراقیە کە دەیانەوێ ئەوان دەوڵەمەند بن، ئەوان تەنها بە پێشکەون و جەهالەتیش وەبەرهێنن لە ناو کۆمەڵگەی عێراق. بۆیە ئەوانە نایانەوێ هەرێمی کوردستان پێش باش. ئەوەی کە ئێستا ئاماژەی پێ ئەکرێت و دیارە و هاوکارانیشمان کە لە بەغدان جەختیان کردەوە سەر ئەوەی کە ئەم شاندە باڵای حکوومەت یاریمی کوردستان کە سەردانی بەغدا دەکات دەوێت جەخت بکاتەوە سەر ئەوەی کە موچەی فەرمانبەران جیا بکرێتەوە لە هەر ناکۆکیەکی دیکە کە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان هەیە و بەغداش هەر بە ئەنقەس دەستی بۆ سیاسەتی برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستان بردووە، دەستی بۆ ئەو تەوەرە حساسە بردووە. ئەمەی کە بەغدا دەیکات بەرامبەر بە هەرێمی کوردستان بەتایبەتی مەبەستم لە موچەی فەرمانبەرانە یاساییە یاخود ئەمە چۆنەڵێت هەڵوێستێکی سیاسیە. بێگومان ئەوەی لە دژی هەرێمی کوردستان دەگرێتەوە لە دژی گەلی کوردستان دەکرێت لەوەتەی پێکهێنانی دەوڵەتی عێراق تا ئێستا هەمووی بە مەبەستی سیاسی بووە، هەمووی بە مەبەستی سیاسی بوو. یا بۆ نمونە لە چلەکانی سەدەی ڕابردوو ڕێککەوتنێک ئیمزاکرا لەگەڵ شۆڕژگێڕانی بارزان ئەو کاتی سەردەمی حکوومەتی نووری سەعید بوو. هەر ئەو دەمی شۆڕژگێڕانی بارزان گەڕانەوە حکوومەتەکەی نووری سەعید گۆڕدرا و ئینگلیز دارێککە کۆنتترۆڵی بارودۆخەکەی کردەوە. جا لە چلەکانی سەدەی بیستەمەوە تا ئێستا ئێمە چەندین ڕێککەوتنمان کرد هەروە بووە و هەروەش ڕۆیشتووە و هەر بۆ عقلیەتە بیرکراوە هیچ نەگۆڕا لە بارودۆخی عێراق بەڕاستی دوای 2003 کە ئێمە یەکێتی ئارەزوومەندانەمان هەڵبژات. خۆ زۆر ئاسان بوو ئێمە دەمانتوانی دەست بەسەر کەرکووکدا بگرین و بە زەبری هێز نەڕۆینەوە و خانەقین و کەرکووک و شنگار و ئەو ناوچانە پێشمەرگەی تێدا جێگیر بکرێ و سەر بەخۆی خۆمان ڕابگەینین. بەڵام ئەو کاتی نە بارودۆخەکە لەبار بوو و نەژمان دەویست ئەو شەڕە گەورەی لە دژی خۆمان ڕابگەینین بەڕاستی. بەڵێ مەبەستەکە زۆر سیاسیە، مەبەستەکە هیچ پەیوەندی بە یاساوە نییە. ئەگینا لە هیچ دەوڵەتێکی دنیادا بووە تۆ موچەی بەشێکی ئەو وڵاتە ببڕی بەهۆی هەبوونیان نەبوونی داهات. دەباشە بۆ نمونە نەوتی بەسڕە داهاتی چەندی بۆ دەوڵەت دەڕوات، نەوتی باشووری عێراق لە 2014 تا 2017 موچەی کارمەند و بڵێن موچەخۆرانی مووسڵ زۆر بە ئاسانی دەگەیشتە دەستی فەرمانبەران. خۆ ئەو کاتی داعش دەستی بەسەر ئەو ناوچەیە داگرتە بوو. ئەو کاتیش لە یادمە حکوومەتەکەی نووری مالیکی ویستیان ئەوها بڕە پارەیەک وەکو ئەو قەرزەی کە ئێستا هەیە بدەن بە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو کاتی کە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان بوو با حکوومەتی عێراقی گوتبوو کاکەوە بۆ داعش بەکاری بێنن، ئێمە ئەومان ناوێ، ئێمە ئەو سەدەقەیەمان ناوێ، ئەو خێرەمان ناوێ. هەمیشە دەیانەوێ ئەوان بە چاوی پلە دوو سەیری هەرێمی کوردستان. باشە کەواتە خۆ هەرێمی کوردستان قوارەیەکی یاسایی هەیە لە عێراقا. بۆ بەغدا دەیەوێت بە چاوی پلە دوو سەیری بکات یا هەندێک جار دەیەوێت ئەسڵەن ئەو قوارە سیاسیە بە نەبوون لە بەرچاو بگرێت و وەک بڵێ وەکو پارێزگایەک سەیری ئەکات لە کاتێکە هەرێمی کوردستان کیانی سیاسی خۆیە. بۆچی بەغدا وا دەکات؟ جاکەی بەغداد ڕەچاوی دەستوری کردووە. تۆز لە هەرێمی کوردستان بینە لە دەستور باس لە پێکهێنانی ئەنجومەنی ئیتیحادی کراوە دوای 6 مانگ لە گرێدانی یەکەمین کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران. باشە لە 2006 تاوەکو ئێستا کو ئەنجومەنی ئیتیحادی باس لە زۆر شت کراوە. بۆ نمونە دادگای ئیتیحادی 5 دەسەڵاتی دادگای ئیتیحادی دیاری کراوە کە بە یاسا ڕێک بخرێت. کو ئەو یاسایانە یاسای ناوتوغاز بۆ نمونە یاسای ناوتوغاز لە بەشێکی خۆشم شاید بووم. ئەو کاتی پەیامنێر و ڕۆژنامەی خەبات بووم چەندین کۆبوونەوە لە ڕووماڵکردنەکەی بەشداری بوومە. دوایین کۆبوونەوە کە پێم وابی لە دوکان کرا جەنابی ڕەحمەتی مامجەلال و جەنابی سەرۆک بارزانی و لایەنە سیاسی عێراقیەکان لەسەر ئەوە ڕێک کەوتن تا کاتێکی دیاری کراو لە ساڵی 2007 ئەگەر ئەو یاسایە نەکرا ئەگەر تەشریع نەکرا لە پەرلەمان ئەو کاتی هەموو ئەو مافانەی کە لە دەستوردا بۆ هەرێمی کوردستان هاتووە هەرێمی کوردستان دەتوانی خۆی ڕەفتار بکە لە چوارچێوەی مادەکانی 111 تاوەکو 126 چونکە ئەو مادانە سێ لایەنی تێدا دیاری کراوە. دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان دەسەڵاتی ڕەهای حکوومەتی عێراق دەسەڵاتە هاوبەشەکان. خۆ هەرێمی کوردستان لەسەر ئەو ئەساسە ڕەفتاری کردو. خۆلایەنی تورکی ئەگەر بیزانی باە ئەو مەسەلەی بڵین گرێبەستی 50 ساڵەکە لەگە هەرێمی کوردستان یاسایی و دەستوری نەبووایە بە هیچ شێوەیەک نەداهاتە پێش. خۆی ئێمە دەزانین تورکیا بیان و بە هەرێمی کوردستان دەگری، ئێران بیان و بە هەرێمی کوردستانەوە دەگری. بەڵام حکوومەتی عێراق هەمیشە دەستور لە لای ئەو مەرەکەبی سەر کاغەز بووە بە هیچ شێوەیەک
سەیری لایەنە سیاسیەکە و لایەنە یاساییەکە ناکە. ئەگینا باشە تا ئێستا هەرێمی بەسڕ داوای هەرێمی بەسڕا کراوە، داوای هەرێمی نینەوە کراوە، داوای هەرێمی سەلاحەدین کراوە، خۆ لە دەستوردا هەیە لە یاسادا هەیە، بەڵام ڕێگری لێ دەکرێت. لە بەرچی ڕێگری لێ دەکرێت چونکە حکوومەتی عێراق تەنها لە چوارچێوەیەکی قەتیسی مرکزیەوە سەیری عێراق دەکا. ئەوەیە دیدی حکوومەتی عێراق. باشە، ئێمە دەبینین کاتێکە حکوومەتی عێراقی پێک دێت چەندێک لە ناو لایەنە سیاسیەکانی حکوومەتی عێراقا چەندە ناکۆکی هەیە، زۆر پەرتەوازن، بەڵام کە دەیانەوێت دش بە کورد بوەستنەوە یەک دەنگی و یەک هەڵوێستیان دەبێت هەر نمونەی نابێت وەکو ئەوەی کە ئێستا دەکەن بەرامبەر بە هەرێمی کوردستان. کەواتە لایەنەکانی هەرێمی کوردستان، لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان تا چەندە گرنگە کە یەکدەنگ بن، یەک هەڵوێست بن لە کاتێکدا کە بەغدا بەم شێوەیە مامەڵەیان لەگەڵداکات و لە کاتێکیشدا کە کۆمەلگای نێودەوڵەتیش هاتۆتە دەنگ لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان یەکدەنگ بێت. تا چەند گرنگە ئەمە؟ ئێمە ئەزمموی ڕێککەوتنی واشنگتنمان هەیە ساڵی 1998 و ئەزمموی ڕێککەوتنی استراتیژی پارتی و یەکێتیمان هەیە لە 2005. بەڕاستی پێویستە ئەو دوو ئەزممونە بهینێنە بەرچاوی خۆمان، بەڵام چاوەڕێی ئەوە نەکەین کە گوشارمان بخرێتە سەر ئەنجا یەک بگرێت. خۆ ئەو کاتی کە ڕێککەوتنی استراتیژیش ئیمزاکرا، پارتەکانی غەیری پارتی و یەکێتی دەیانگوتە ها دەسەڵات قەتیس کرایەوە مابینی پارتی و یەکێتی، ئێمە دەرکراین لە دەسەڵات، ئێمە دوور خراینەوە کە هاتنە نێو حکوومەت ئەو جەجارێک کە خۆیان کشاندەوە گوتیان گەندەڵی لە ناو حکوومەتا هەیە. تەنانەت بۆ مەسەلەی ڕێککەوتنی واشنگتنی 98 کە بە چاودێری وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئیمزاکرا، ئەو کاتی مادرین ئۆلبرایت وەزیری دەرەوەی ئەمریکا بوو، ئەو کاتیش حیزبەکانی دیکە اعتیرازیان لەسەر ئەو مەسەلەی هەبوو. بەڵێ ئەو یەکگرتنەوە ئەو یەکڕیزیە زۆر گرینگە. بەڕاستی زۆر عیبە لایەنێکی کوردی بچی بە دزیەوە لەگەڵ لایەنێکی عێراقی ئەوجا شیعە بێت چ سوننە بێت، تۆ لە دژی پارتی دیموکراتی کوردستان یاخود ئەو لایەنە یاخود ئەو لایەنەکەی دیکە ڕێک بکەی و خۆ زۆر ئاسانە پارتی دەتوانی ئەو شتە بکات. بۆ نمونە وەکو خاوەنی زۆرینە لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە نێو پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان ئەو مەسەلەیە ئەگەر سوودێکشی تێدابی سوودەکە زۆر کاتیە. دەباشە 2017 دوای 16 ئۆکتۆبەر تاوەکو ئێستا ئایا عێراق هیچ سەقامگیریەکی بەخۆی دابینیەوە؟ ئەو کۆدەنجیەی لایەنە شیعەکان لە دژی هەرێمی کوردستان دەیکەن شتێکی کاتیە، بەردەوام نابی. سەقامگیریەکە بەردەوام نابی. سەقامگیریەکە کە هەژبی شتێکی زۆر هەشە، شتێکی زۆر وایە کە دەڕوخێ بە فۆک دەڕوخێ. بەڵام لایەنە کوردیەکان ئەوانەی کە لە دژی پارتیدا دەوەستن عیبرەت لەو مەسەلەیە وەرناگرن. دەباشە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان لە 2017 تاوەکو ئێستا چەندین پەرتەوازایی بەخۆدا بینیوە، چەندین ئینشقاقی بەخۆدا بینیوە. بۆ نمونە دوێنێ بەڕێز لاهور شێخ جەنگی گوتی جا یەکێتی ماوە تا کۆنگرە ببەستێ. ئەوە یەکێتی لایەنەکان دیکە لایەنە ئیسلامیەکان کە هەر جار و بەڕەو تێکدا دەڕۆن، چ کۆمەڵی دادگەریە چ یەکگرتووی ئیسلامیە. لایەنەکانی دیکەی کە هەمیشە لای ئەوان هاو نیشتیمانی بوون، نیشتیمان پەروەری لەسەر یەک پێوە وایە کە تۆ لە دژی پارتی بی، تۆ لە دژی قوارەی هەرێمی کوردستان بی، کاکە تۆ لە دژی پارتی بە ئاساییە، بەڵام هەرێمی کوردستان بپارێزە چونکە ئەوە قوارێکی سیاسی و یاسایی و نەتەوەیە. بەڵێ ئێمە زۆر سپاس دەکەین محەممەد زەنگەنە چاودێری سیاسی سەبارەت بە ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدا و سەردانکردنی ئەم شاندە باڵەیە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا گفتوگۆمان کرد. سپاس دەکەین.